هاتو ڕۆژین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە ئستودیۆی ئەمریکا. وەک دەستپێک ئەگەر پێمە بفەرمونون کە دەزانم بەڕێزت وەک چالاکی سیاسی لە کانادا ماوەیەکە سەرقاڵی ئەو پرسانەی کە پەیوەندی هەیە بە و باسی کە پێی دەڵێن کوردایەتی. ئەگەر بکرێت بفەرمونون کە بۆچی کوردایەتی ئەوە لە 7 ساڵەیەوە لە کانادان، بەڵام چۆنەکە هێشتا ئەو پەیوەندی عاتفی و با بڵێن ئەو هەست و سۆزدان بۆ کوردایەتی ماوە؟ زۆر سپاس کاکشایی، زۆر خۆشحاڵم کە لێرەم ئەمڕۆ. ساڵی 2005 هاتینە بۆ کانادا، تەمەنم 6 ساڵ بوو ئەو دەمی. گەورەترین عیلەت لەوەی کە بوویتمە چالاکێکی کورد، لەوەی کە کورد لە دنیا لە کانادا دەنگی نییە، دەنگی زۆر کەمە و سای دەکەم دەنگ بدەمەوە بۆ کورد، مەخصوصەن بۆ ئافرەتەکانی کورد. کە دەڵێ ژنانی کورد ینی ئاگاد لە ڕەوشی ژنانی کورد لە کوردستان هەیە. بەڕێزت لەو 7 ساڵەیی وت لە 7 ساڵی لێرەی لەو کاتۆ هات دەرەوەی وڵات گەڕایتەوە بۆ کوردستانی ئێران؟ بەڵێ 2 ساڵ گەڕایتمەوە بۆ کوردستانی ئیران لەبەرەوەی کە تەواوی خانوادەم لەوەیە و هەر جار دەبی بچم سەریان لێدەم. کەواتە ئەو دوو کەڕاتە لە بەراورد لەگەڵ ئەوەی کە لە کانادا دەبینی بە نسبەتی هەم گەلی کورد هەم بە نسبەتی ژن، ئەو جیاوازیە چییە کە تۆ لە کوردستانی ئێران دیوتە بە نسبەتی کورد بەگشتی وەک کەمایەتیەکی ئتنیکی و نەتەوایەتی و ژن وەک کەمایەتیەک ناو ئەو کەمایەتیەدا کە لە بەراورد لەگەڵ کانادا دەڵێیت ئەو زوڵمە کە لە کورد و لە ژنی کورد دەکرێت بەراورد ناکرێتەوە تۆ هەوڵ ئەدەی دەنگیێوان بگەیەنیت؟ بەڵێ گەورەترین مشکلی هەر کوردی ئیرانیە هەر دە کووردا ئەوەیە کە خەڵک ژن و پیاو دەنەوە سیاسی وەیەک نابینن. هەم ژن هەم پیاو دەتوان بنە سەرۆک، هەم ژن هەم پیاو دەتوانن بە شێوەیەکی زۆر جوان دفاع لە حەقی کورد بکەن، بەڵام زۆربەی جەماعەت وا نابینن و سای دەکەم کە بتوانم بە دنیای شاندم کە ژنی کورد وەک پیاوی کورد دەتوانیت دفاع لەو حەقانە بکە و دەتوانی کار و خزمەت بە کورد بکاتن. ئەوە کە دەڵێ هەوڵ دەدەی هەوڵی سیاسیشت داوە، بەڕێزت وەک من دەزانم بەڕێزت خۆت پاڵاوتووە بۆ با بڵێن پارلمانی ئۆنتاریۆ، پارلمانی خۆجێی ئۆنتاریۆ، لەلایەن چه حزبێکەوە بوو بە کاندیدا؟ نزیک 8 مانگ پێش خۆم کاندیدێت کردبوو بۆ پارتی کۆنەپارێزی ئۆنتاریۆ، بۆ پارلمانی ئۆنتاریۆ. بۆچی حزبی کۆنەپارێز؟ حزبی کۆنەپارێز دەبەرەوەی کە ئەوان زۆربەی لەوان پشتی کوردیان گرتووە. بە خۆم بەینوانی چالاکوانێک دیتومە کە چێ حیزب لە کانادای پشتی کورد گرتویتی و گەورەترینی عیلەت لەوەی کە انتخابی پارتی کۆنەپارێزم گرت لەبەرەوەی کە دەمهەوێ ئەندامی پارتیەک بم کە ئەو پارتیە پرۆبڵەمی کورد لە ناو ئەجەندایەکەیدا هەبیتن. وایە چارەسەری کێشەی کورد لە بەرامەکەیدا هەبێ، بەڵام وازت هێنا لە کێبەرکیەکان و بۆچی کشایتەوە؟ وەڵا تەمەنم کەمە، 19 ساڵمە و بێزگەرە لەویش دەمهەویست دانیشگایەکەم خلاصکەم و 8 مانگ پێش کە خۆم کاندیدێت کردبوو Kurdistan wasn't in a civil war و زلزلەمان وێ نەکەوت بوو لە قسمەتەکانی کرماشان چەند هەزار خەڵک وێ کەوتووە و نەمتوانی قدرەتم نەبوو کە ئەنەرژی و وەختم دانم بۆ ئافیس، کوتم ئەو ئەنەرژیە زۆرتر پێویستە بۆ خەڵکانە. ینی بەهۆی ئەو قەیرانانە کە چاوەڕوان نەکرابوو بۆ هۆی ئەوە بەڕێزت لەم با بڵێن شرایەتەدا واز لەو کانتۆرێ بکێشیتەوە، بەڵام پلانت هەیە لە داهاتە دووبارە هەوڵ بدەی بۆ بەرپرسایەتی سیاسیە؟ تەنها گۆڵی ژیانی من ئەوەیە کە بتوانم کار بۆ خزمەت بکەم بۆ خەڵکی کورد. ئەگە ئایندەی من ئافیسی تێدابی why not؟ بەڵام بە نسبەتی کورد لە ئۆنتاریۆ ئەو هەستە کە لە بەڕێستا هەیە بۆ پرسی کورد و درکاندنی و گەیاندنی بە دەسەڵاتی کانادایی ئەمە بەگشتی لە کانادادا بەرچاوە، یعنی کەسانی وەک بەڕێزت زۆرن کە بە تەمەنی جەنابەت یا تەمەنی سەرتر و ئەزمموی زیاترەوە لەو بوارەدا چالاک بن بۆ لۆبیکردن بۆ گەیاندنی دەنگی کورد بە پارلەمان بە دەسەڵاتی کانادایان نا؟ زۆربەی دە کورد لە کانادای
هەستایتەوە لابی دەکاتن بۆ خەڵکی کورد لەبەرەوەی کە کورد عەزابی زۆر چێشاوە مەخسەن لەم ساڵە لەم 2-3 ساڵە زمانی ئایسس مەخسەن ئیزیدیەکان زۆربیان پێم وایە هەفتەی پێش بوو کە گوێڤەکی گەورەمان دیتەوە کە لە سەدی زیاتر بەڵێ جایتر ئەگە و جوورە وەعزانە دەبینن کورد هەڵدەستنەوە لابی دەکەن سێدانە پرۆتەستی ڕەفرەندەم هەبوو بە هەرزی 1 مانگ لە کانەدای خۆ پیشاندان بۆ ڕەفرەندۆمەکە هەرمی کوردستان ئەو لۆبیکردنە هەر وەک تاک ئێوە دەیکەن یا ڕێکخراوێکی کوردیش هەیە کە بە گشتی با بڵێن خۆی ناونووسێ بە یاسایی هەوڵ بدا بۆ لۆبیکردنێکی ئاوە بۆ وێنە ئێرانیەکان دەزام لە کانادا شتێکیان هەیە بە ناوی کنگرەی ئێرانیانی کانادا و لە ڕاستیدا ئیشیان لۆبیکردنە بۆ چ بەرژەوەندی خەڵکی ئێران یا وەک ڕێکخراوەکان دەڵێن ڕەنگە جارجار بۆ بەرژەوەندی دەسەڵاتی ئێران کوردیش ڕێکخراوێکی ئەوەی هەیە؟ لە پاش هەمیشە کوردەکان تەختە کردویانە و ئێمە پلانن داناوە کە بیکەین یەکدانە ئۆرگنایزیشن هەمومان ڕەجستەر بین شتێکە کە وەخت و ئەنەرژی زۆر پێویستە لابیکردن یەکێک لە سەختترین ئیشەکە بکەی و زۆربەی کوردەکان کە کوردەکەن بۆ مشکلاتی کوردەواری پارەوەرناگرن هەمویان ڤاڵنتیرن هەمویان کاریان هەیە ئیشی تریان هەیە بەڵێ منداڵیان هەیە جایتر ئەمیش کە لەو سینەی دەبینم زۆربەی کورد تەمەنیان لە من گەورەتر ئەو جورە زەحمەتێ دەکێشن من دەمهەوێ وەکی ئەوانە نمونە بم وەکوان جگە لە ڕێکخراوێ بۆ لۆبیکردن وەک ئیشێکی تەواو وەخت وەک ئیشێکی سیاسی گران پرسیارەکە ئەوەیە کە بەگشتی کورد لە کانادا ڕێکخراوەی هەیە وەک خۆی وەک ڕێکخراوێکی گشتگیر کە بۆ چ بواری کولتوری چ بواری سیاسی چ بواری نەتەوایەتی چالاک بێ بۆ ناساندنی کورد وەک نەتەوەیەک لە کانادا؟ تقریبان بەڵێ چ ڕێکخراوەیەکمان هەیە چەند ڕێکخراومان کوردیمان هەیە لە کانادا؟ بەستگی هەیە لە چێش شار دەپرسی بەڵام زۆربەی شارەکانی کانادا بخۆیان کۆمیونیتیان هەیە مەسەن لە ئۆتاوا کورد ئەسۆسییشن ئۆف کانادا لە تۆڕۆنتۆ ماڵی کورد KCC Kurdish Democratic Federation of Canada Calgary Kurdish Community Vancouver's ماڵی کورد ئەمانە هەمووی لە وەلایەتەکان جیاجیان بەڵام وەک خۆیان ڕێکخراوێکی گشتیان نییە کە باڵبەسەر هەمویان نابکێشێ یا جۆرێک کنگرەی گشتیان نیە لە بینی خۆیانە بەداخەوەنا بەڵام گەورەترین گۆڵ کە خۆم هەمە ئەوەیە کە ئۆرگنایزیشنێکی ئەوها دروستکەین لەبەرەوە کە بەڕاستی پێویستە مەخسەن لەو زمانەی هەوڵە دەن بۆ ئەوە بەڵێ بەڕێزت ئاماژەت دابەوە کە تەمەنتان 19 ساڵە وەک گەنجێک چالاکن پرسیارم ئەوەیە کە بە گشتی گەنجی کورد لە کانادادا چەند چالاکن لەم بوارەدا یعنی کەسانی وەک بەڕێزت زۆر هەن یا نا وەک ئەوەی کە دەکوترێت وەک نەسڵی دووهەمی ئەوانەی کە یا کۆچبەرن یا پەنابەرن لە کۆمەڵگای کانادادا تواونەتەوە و ئیتر بەو شێوە وەک کورد چالاک نین گەنجەکانی ئۆتاوای کە من دیتومە زۆر ئاکتیڤن چالاک نین بۆ عیلەتی سیاسی بەڵام خۆیان ئۆرگنایزیشنی خۆیان چاکردووە و پێشە من چاکیان کردبوو ناوی ئۆرگنایزیشنەکەی United Youth for Kurdistan لە دوو دانیشگایان چاکیان کردووە وەسای دەکەن کە لە تەواوی دانیشگایەکانی کانادای یەکدانە ئۆرگنایزیشنێکی گەورە و یونایتد بن ئێستا فقط لە دوودان زانکۆ هەن بەڵام تیشکیەوان لەسەر چییە زیاتر بواری زانستیە بواری سیاسیە بواری کولتوریە بواری فەرهەنگیە بواری کولتوری زبان و فەرهەنگ کە گەورەترین شتێکە بتوانانی بکەی بینوانی چالاک بەڵام هەر گرنگەوەیە کە ئەوان سیاسی ناکەن و زۆرتر فەرهەنگ و زبان یعنی پاراستنی زمان و کولتوری کوردی لە کانادا تقریبا ئێوە وە بەگشتی ئەو ڕێکخراوانە کە وتتان هەیە بۆ کورد لە وڵاتە جۆرەجۆرەکان چەند توانیویانە یا چەند ویستویانە یارمەتی حزبە سیاسەکانی کوردی وەربگرن لە ڕۆژهەڵات لە باکوور لە ڕۆژاو ئەوانەی کە با بڵین ناوەند یان نوێنەریان لە کانادا هەیە یا دەسەڵاتی هەرێمی کوردستان لە ناو ئۆتاوای بەحسی ئۆتاوا دەکەم سوژی خۆم ئەندامی کمیونیتی ئۆتاوام لە ناو قانونی ما نووسیمانە کە ناتوانین هیچ کار بۆ نەو پڵیکۆ پارتی بۆ حیز بکەین و لە بۆیە وان کردووە لەبەرەوەی کە ئێمە ئەگە کارێک دەکەین ناڵێن ئێمە بۆ ڕۆژهەڵات بۆ ڕۆژاوا ئێمە دەڵێن بۆ کورد
یەکێک لە گەورەترین شتەکانی کە من زۆر شانازی پێ دەکەم و افتخار پێ دەکەم ئەوەیە کە ئێمە ئەگە کار دەکەین هەمیشە بەناوی کورمانە وەقەت دانە نیشتونە بڵین تۆ باکووری تۆ ڕۆژهڵاتی ئێمە دەڵێن تۆ کوردی منیش کوردم و ئەو جورە دایلاگە پێویستە لە ناو کەمیونیتی و لە ناو جەمعی کورد بەڵام وەک دەسەڵاتێکی بە فەرمی ناسراوی کوردی لە هەرێمی کوردستان نەشتان ویستووە کە لەو دەسەڵاتە کوردیە یارمەتی وەربگرن بۆ پێشبردننی ئەو لۆبیە کە بۆ کوردی ئەەکەن ئەگە یارمەتیمان لێوەردەگرت بەڵام ئێستا وەزی هەرێمی کوردستان باش نییە 2 ملیۆن ڕەفیوجیان لە ئەستۆیە شەڕی ئایسیسیان لە ئەستۆیە شەڕی حەجی شعبیان لە ئەستۆیە لەو کاتەی بۆمە ناتوانین جوعاتمان نییە لەناو دڵماندا نییە داوای کۆمەگی یارمەتی لە کەس وەرگین هەمیش خۆمان زۆربەی لە فاینانشل کاست و شتەکان لە بەرنامە وەردەگرین ڕاستە بەبستم دیارە بە تاکید یارمەتی دراوی نەبوو ئەوەی کە لە بەرنامەکانی خۆتان با بڵێن وەری دەگرن لە ئەندامەکانی خۆتان بەستم جۆرە پشتگیری سیاسی بوو ئەگەر بگەڕینەوە سەر کۆمەڵگای کوردی و کۆمیونیتی کوردی لە کانادا چەند کۆمیونیتی کوردی لە کانادا وەک کۆمیونیتێکی سەرکەوتو دەناسرێت واتە لە بواری کاسبی و بیزنسکردنەوە ئامادەگیان لە زانکۆ و ئاکادمیادا ئامادەگیان لە با بڵێن پیشە پرۆفشناڵەکاندا وتان ئامادەگیان لە سیاستدا ئایا ئێوە دەتوانن بەگشتی کۆمیونیتی کوردی لە کانادا و کۆمیونیتێکی سەرکەوتو ناوبەنیاننا زانکۆی موفقی کورد زۆر هەنە لە کانادای مەخصوصان لە قسمەتی سماڵ بزنس و ئاکادمی ئەوەڵ بەحسی ئەکادمی دەکەم مەسەلەن خۆم دەچمە دانیشتجووم لە کارلتن یونیڤرسیتی لێوێ نزیک 4 پرۆفسۆری کوردی لێە و خۆم کە تازە ستودنت بووم لێوێ هاتن دیتم 4 پرۆفسۆری کوردی لێە ئەوە شتێکە کە ئەم بە نمونەت سیر دەکەم بە ئینوانی جوانێک دەڵام منیش دەم هەوەیە گەورە بم ئەوە خزمەت بە خەڵکی کورد بکەم و دوای ویژ بۆ سماڵ بیزنسەکان ئەوانی کە پیتزان هەیە کەباب ستۆریان هەیە کار و کاسبی بەڵێ ئەو سماڵ بیزنسان تقریبان لەناو ئینگلیسی دەڵێن they're the core of a country's economy بێ ئەو سماڵ بیزنسانە هیچ کشوەرێک ناتوانی سەرکەوتوبی لەبەر ئەوەی کە ئەوانە بۆ خۆیان پارە پێدا دەکەن بۆ خۆیان کاپیتڵی پێدا دەکەن و دروست دەکەن بێوانە ئیکانمی ناتوانانی سەرکەوتوبی و کورد لەوەدا زۆر چالاکە 90% کورد سماڵ بیزنس ئەونرە لەوێ بەڵێ کە وەک ئێوە دەڵێن ئەو کار و کاسپێشکودان دەڕاستیدا ڕاونەق دەدات و با بڵێن هەستە و ناوەندی سەرکەوتووی ئابووری وڵاتێکە ئەی لە با بڵێن لە پێشەی پرۆفشناڵدادی چی واتە ئەگەر کوردێ بیەوێ پێویستی بە پارێزەر هەبێ پێویستی بە دکتۆر هەبێ پێویستی بە میعمار و مەهەندس هەبێت کورد هەیە لەوێدانی لەو بوارەشتا کورد وەک کار و کاسپێچکولەکان بەرچاون یان نا لەم وەختە زۆر بەرچاو نین بەڵام ئەوەی کە ئەمن دەبینم و گەنجەکانی کە دەبینم 10 ساڵ لێرەکە گوزەرا لە وەختەی گوزەرا بە نظری من گەورەترین کەمیونیتی لە کانادای کە موفق دەبی کورد دەبی و دوای ویژ ئەم ساڵ بۆ ئەوڵین جار کوردێک بوو فەرۆڵی جاجی کانادای بوو بە با بڵێن دادوەری دادگای فێدراڵ تقریبا و شتەکە کە کورد دەبی افتقارێکی زۆر پێ بکاتن ئەی بەنسبەتی با بڵێن سیاست چی کورد بەگشتی چەند لە سیاست ئامادەن ئەندامی حزبەکان بنیا خۆیان پەڵاوت بێت لەلایەنی حزبێکەوە بن بە کاندیدا جگە لە بەڕێزت کەسی تژوا بووە ئامادە بێت لە کورددا وەڵام مسای دەکەم پشتی کەندێتی دیکە بگرم بەڵام نەمدیتوە تاکوەل تا ئێستا نەبووە یانیکەم بەڕێزەکان لێ نەبووە ئەی بەگشتی کامەتی کوردی ئەو نەها لە نظری سیاسیەوە گرینگە بۆ حزبەکان کە لە کاتی دەنگداندا بێن بۆ لایەن و داوای یارمەتیان لێ بکەن کە پشگیریان لێوەربگرن بۆ ئەوە کە دەنگ بهێنن بەڵێ لەبەرەوەی کە ئێمە ئەگە مەسەن بەرنمەیەک دادنین لە ئۆتاوا نزیک 500 نەفەر دێ و لە تۆرۆنتۆ نزیک بۆ ئاخرین بەرنامە فەستیڤاڵی کورد 3400 کورد خڕبەوە لە تۆرۆنتۆی و هەر کەس خۆی کاندید کا دەبیبێتەوە جورە بەرنامانە و داوای یارمەتیکە لە کەمیونیتی کورد دوای ویژ تقریبا 3 ساڵ پێش وەزیری دفەنسی
کانادایی هات داوای سپۆرتی کرد لە کوردش کەمیونیتی و ئەم جوورە شتانە نیشانەوەی ئەوەیە کە ئەندام پاڵەمانی کانادایی دەبینن کورد چەندە ئاکتیڤن و دەیانهەوێت سپۆرتی کورد وەرگرن وەک پێشبینیەک لە ئەوەی کە بەڕێزت پەیوەندیشت هەیە لەگەڵ گەنجانی کورد لە کانەدادا و ئەو چالاکیانەکە هەیەە پێشبینیەوەکەی کە لە با بڵێن داهاتوویەکی کوردخایەندا ئێمە وەزیری کورد یا سیاسەتوان یا پارلەمانتاری کوردی ناسراوە لە کانادا هەبێت بە نەزەری من کاتی خۆی دێ کە ئەنوان کورد لە ناو پارلەمانێدا دەبن بەڵام کێشە ئەوەیە کە یەک نەفەر بە تەنێ ناتوانین ویتاندان پارلەمان لە کانادایی دەبی کەمیونیتی کانادایی زۆرتر ئاکتیڤ بی و زۆرتر سپۆرتی ئەو گەنجانە بی و زۆرتر پیشگیری بکاتن بۆ کورد و دەبی بەڕاستی وەخت دانێن بۆی شتێکی ئاسان نییە مەسەلەن خۆم زمانی کە خۆم کاندیدێت کرد نزیک چوومە 800 ماڵان بە پێیان لە دەرکی 800 ماڵانم داە بۆ تاکو ڤۆتی وان وەرگرم و تیمەکەم کامپین تینی من 40 نەفەری ترا بوو بەڵام لەو 40 نەفەرەی لە ئۆتاوای فقط دوان کورد بوون و نیشانەی ئەوەیە کە کورد حاضر نییە بە خۆی کار بکاتن هەتاکو بگەیتە شوێنێک ئەگە بەڕاستی ئەمە دەنهێوێ سەرکەوتوو بووین دەبی زەحمەت و وەختەکەی بۆ دانین زۆر چاکە هیوادارم کە لە داهاتوویەکی نزیکدا ئەو سەرکەوتوویە کە بەڕێز ئاماژی پێدەی بۆ کورد لە کەن دەستە بەرکرێ خات و ڕۆژینی ڕەحمانی زۆر سپاس و بەشداری لە متوێژەدا دەست خۆش کاکە زۆر دەست خۆش.